السلام عليكم. السلام ورحمة الله. ما شاء الله من أوقع عزيلة وقراو بس هي قربانت بمخاندا جا خاندا من يكتب عاطم هي وقت زندو كيوام لبن بردي شما لسر بردي شما سيدني خدر شوين بخدا رومتي أو لا بله دو ما عندي لك كرة حصدك قصة بنجا ما تيجي كذا بريت مرب خدر حتوك شاي مني قربانت بمخان شوين بخدا ده بريت مرب خدر جان خوشويستان وعزيزات عمل أو دودانا رجل خدري دقرت يا ربي بخير أو لبويا بورا شيء ديقو بسري أو جماعتي أو عائشة قريشية دلي بله بله أو يدو حاجة كتبوا بله بله ونبو پورا خدر من قراشي بو هذه قريشي وسريتو پورا من بو پورا عيش نبو جاز عندي قوتي بله ديقو يا ربي خدرة تسيدانا رجع قفز بي بسريتو أو دعاء كتبوا جا آخر أنا كيني خراب يسم لبوها يا لا والله ديقو بسريتو ديارني بخوای خانن دراز دکا دەبێ کاکە ناوە ناوە سەردان و کەم و بەسەر و کەمەوە و ئەمنیش کاکە گەرە دنیام خۆش دێ واللهی لە بەرخاتیەوە خۆش وەنە بۆ خدر بەڵێ بەڵێ ئینشاءالله دەگەڵ کی دەگەڵ خانم دەی بەرز و بەڕێزم ئەو لە هەم ماچکە ئەو لە هەم ماچکە جا خۆش لەبارەت منم جا ئیکۆشی دەیە خدر بەسەری من ئالحانەکی نیە گۆرانێکم لە بۆ دەڵێ بەسەر چاو حەیب نەمێشانم ئیوا هەڵدەتەکێت بەسەر چاو دەیدەبارەت پێشەوەی دەست بە گۆرانەکەی کەم ماشەڵڵا خانندا چ موسێکە بەکاری هیناوە حتمما ئەوی موسەی لەسەری نووسراوە جەید جدەن دوو زەردێنە بە دوو تیخ بەسەی تیخی لێداوە ئەوەندە خدر ڕیش و میشێ هەر دا بابی گاوەتە کۆکی کردووە خدر بەسەری تو وانێکە وانێکی لێ هەڵدەتکێ ڕۆ ڕاست وەنە بۆ خدر وەڵڵاهی خانندا ماشەڵڵا ئەگەر من ئەوان ڕوومەتان ماچ دەکەم ئەوەندەی دەنەر من دەڵێی زەردێنی هێچێنە هێندەی دەنەر مخۆشە چاوی منی خدر جا خدر گۆرانێکم لە بۆ دەڵێ چاوی من گۆرە چاوا سێرەی بەیانە غەم ڕەوێنەیە دەردانە بەیهاتی خانەندەیە بۆی دەڵێن بەو چاوانە تەماشای خانەندەیکەن ئەو کڵاوەی زۆر دێزوانە دایمە لە خەزەمەتیدام بۆی دەڵێم لەوە بەندانە سەیری خانەندەیکەن ئەو قاتەشی دێزوانە خانەندە شەممیوانە قەدەری لەسەر چاوانە هونەرمەند بێگەڵاسی بۆ دەڵێ بەو زەوانە بۆ کاکە فارەی دوونی مۆبایلی دەستی جوانە جوان فلیمە بەرداریکە بۆی دەڵێم لێرەکانە ئەوەش مام خانەندەیە هاتووە بۆ ئەو دەورانە دووبارە بۆ خانەندەی دووبارە بۆ خانەندەی بەڕاستی گەرێک جوانە هونەرمەند بێگەڵاسی دەسری شوێنی زۆر جوانە دەڵێ کەوی بەردانە دەخوێنی لێرەکانە وەک کەوی سەربەردانە دەخوێنی لێرەکانە هەر بە یادەی خانەندەی هەر بە یادەی خانەندەی سەر چۆپی لە خۆ جوانە سەر چۆپی لە خۆ جوانە کوڕە بڵێ ماشەڵڵا ماشەڵڵا هەزار ماشەڵڵا